بردفکی حکومت ترکیه بکر بازداغ ده کنفرانس که روزنامه‌وانی ده درباره کرکوک ده راگهاند کو کرکوک لگورگوتناوی باجاره کی ترکمنیه و اولگل حکومت عراق ده هم آهنگی دانه و اشکره کر کو رفراندوم گشپرسیا ریوبریا باکور عراق یعنی باشور کردستان نروایا و ترکیه عراق و ایران جی ده ناو هم آهنگیا بردوام دانه جبو که روش وگره و کبری Kerkük kadim bir Türkmen kenti. بێگومان کرکوک باژارێکی کەڤنارێ تورکمەنیە. عێراق و تورکیە دمژارە پاراستنا ستاتۆیە کرکوکێ هەیانها دەهاف ئاهەنگێ دەنە وها ئەم دزانن ڕێڤەبەریە باکوور عێراقی گشتپرسیەکە نەڕەوا پێکانی گوبوو سەدەما ئالۆزیە ناوچێ هەروە حکوومەتە ناوینیا عێراقی هشیاریدا بوو گا ئالۆزیەکە نو درست نەکەن مەژی gelek caran me ew hayîdar kirin lê rêveberiya bakurê Iraqê guhdarî nekir û giştpirsî jî pêkanî ev jî encamên wê ne ku Tirkiye Iraq û İran di nav hemahengiyê de ne dest bi wê yekê kirin û rewşê vegerînin wekeberê Yönetimini defalarca uyardı. Bölgeyi ولی اف گوتنا بکر بازداغ کو دبیجه کرکوک باجاره کی ترکمنیه لی کرکوک باجاره کی کردستانی هر کس فيها کیت زانل عالیه دن بردف که حکومت ترکیه بازداغ خربها دربار دری سینوری ابراهیم خلیل ده اشکره کر کنها انجمن آسایش ترکیه مگه کجرا دبیجن پیشنیارک پیشکش کی انجمن وزیران کریه جبو دری ابراهیم خلیل ی سینوری را دست حکومت عراقی بکن پێشنیار هاتینە وەرگرتن بەحساوەیە کە دەکەن کو کار لەسەر ئیبراهیم خەلیل و خاڵە سینوریە خەلیل وەکە پێشنیارێک وەرەکردن کو ڕادەستی حکوومەتا بەغدای وەرەکردن جواتا وەزیران وێ لەسەر باخەوە دەما کو لەسەر ئاخوی وێ ڕادەستی حکوومەتا عێراقی بکە وی دەمی وێ تورکێ معاملەی بە عێراقی ڕەبکە ڕۆژە یەکشەمبی بڕیار بوو سەرۆک وەزیران سەردانا عێراقی بکە لێ سەردانا وی پێک نەهات لێ دنەمەکە نێزدا وێ سەردانا عێراقی بکە نەها بڕیارێکە زەلال دمەژارە وێ سەردانێدا تونەیە هەفدیتن دنێبەرە هەردوو ئالیان دەوێ بەردەوام بە جواتا ئەولەهیە تورکێ پێشنیارێک ji bo civata wezîran pêşkeş kiriye ku ji niha pê de ezmanê xwe bigire an ku Tirkiye balafir û tevgera xwe ya ezmanî bi rûyê Bakurê Iraqê de bidaxe yek ji mijarên nêbera Tirkiye û Bakurê Iraqê deryê İbrahim Xelîl e ew jî hatiye gotûbêjkirin pêşniyarek di vê mijarê de ji civata ewlehiyê gehiştê civata wezîran ku kar li ser werekirin û gavên pêwîst jî werin avêtin de derbarê